بەڵام لە مێژوودا لەبەر حەزی کەمینەیەکی زۆر کەمی نێو خەڵکی یان بەرژەوەندی بەشێک لە زلهێزە سیاسی و سەرمایهداری و ڕەوتە بیر و باوەڕیەکانەوە گرنگیەکی زۆری پێدراوە. بازارگەرمیەکی نائاسایی بۆ دەکرێت، هەتا کارگەیشتۆتە سەر دروستکردنی لۆبیەکی جیهانی و دەیان دامەزراوەی گەورەی سیاسی و سەرمایهداری و هیزری و ئاینی بە شێوازی جیاواز بوونەتە سەرخەری ئەم لۆبیە لە هەوڵدان بۆ زەقکردنەوەی ئەو دیاردەی و ناساندنی وەک دیاردەیەکی ئاسایی و سەپاندنی مافی ڕەوایەتی بۆ هاوڕەگەزبازان. کوردستانیش بەدەر نییە لە جیهانی ئەمڕۆ بەداخەوە لە ئاستی دیار و باڵا و جومگە بڕیار بەدەستەکانی ناو کوردستان پشتیوانی لەو دیاردە نامە و بێزراوە دەکرێت. خەریکە وای لێ دەکرێت قسەکردن دژی ئەو بابەتە دەکرێتە بڤە و نزیکە وای لێبێت کۆمەڵگەی کوردەواری لە ئاستی دەرەوە بە کۆمەڵگەیەکی هاوسۆزی ڕەگەزخوازی بناسرێنێت. بۆ ئەمە بەستەش ئاستانە بە گرنگی زانی کە پانێڵێکی وەها ساز بکە. سێ جۆر لە بینش و سێ جۆر لە چاویلکە بخاتە سەر ئەم بابەتە. بینشی یەکەم تێڕوانینێکی شەرعی و ئاینیە بۆ هاوڕەگەزخوازی کە لایەن مامۆستا ئەحمەد رازیەوە کە ئێستا خوێندکاری دکتۆرایە و دکتۆر یوسف تێڕوانینێکی فەلسەفی و نەفسی بۆ هاوڕەگەزخوازی و وەکاک دکتۆریش تێڕوانینێکی زیاتر تەندروستی و ئەو بەحس و بەحسانی کە لە جۆرناڵە عالەمەکان لەسەر هاوڕەگەزخوازی کراون ئایا چەندێکیان فەیکە و چەندێکیان تەندروستن. شێوازی ئەم بەڕێوەبردنی ئەم پانێڵەش بۆی لای هەمووتان ڕوون بێ هەرێکە لەم پێشکەشکارانە سی خولەکی پێدەدرێت بۆ تەڕەحکردنی بابەتەکەی خۆی. 25 خولەکی بیدایەت خۆی بە ئازادانە هەموو ئەوەی کە پێیەتی بۆ بەشداربووانی تەڕەحەکە. دواتر 5 خولەکی دەدرێتێت تاوەکو کۆباس و کۆی قەڵەمەکانی خۆی لەو بابەتەدا بۆ بەشداربووان ڕوون بکاتەوە. دواتر بە هەمانە شێوە هەموو هەرسێ بەشدار بوو سی خولەکی خۆیان قسە دەکەن. دوای ئەمە دەرگای گفتوگۆ و دەرگای پرسیارکردنی ئامادەبووان بە ڕووی بەشداربوواندا دەکرێتەوە. هەر یەکێ لە ئێوە هەڵدەسێت هەر کەسێک کە پێویست بکات پرسیارە بکات یا ڕوونکردنەوەی بکات 5 خولەکی دەدرێتێت تا ئەوەی کە پرسیارەکانی خۆی بکات و ڕوونکردنەوەکانی خۆی بدا. دواتر کات دەدرێتەوە بە پێشکەشکاران کە وەڵام ئەگەر پرسیارێک کرابوو وەڵامی بدەنەوە. دوای ئەمە کۆتایی بە پانێڵەکە ئەهێنین. ئێستا پێمان خۆشە کە بچینە خزمەتی دکتۆر ئەحمەد رازی کە بابەتێکی بۆ دیاری کراوە دۆزی هاوڕەگەزبازی لە ڕوانگەی ئاینەوە. پێم خۆشە کە مامۆستا ئەحمەد رازی بیناسێنین بە ئێوە. مامۆستا ئەحمەد رازی لە ساڵی 1992 لەدایک بووە، بەکالۆرەسی هەیە لە زانکۆی ئیسلامی لە مەدینە لە بەشی علوم الحەدیث، ماستەریشی هێناوە لە هەمانە زانکۆ، ئێستا خوێندکاری دکتۆرایە لە هەمانە زانکۆ. تەوەرەکانی بابەتەکەی مامۆستا ئەحمەد هۆکاری بڵاوبوونەوەی هاوڕەگەزبازی چییە و بۆچی پاپا و پیاوانی ئاین لە ئەوروپا ڕێگە بەم کارە دەدەن و بکرە ڕیکلامیشی بۆ دەکەن. دۆزی هاوڕەگەزبازی لە ڕوانگەی ئاینە ئاسمانەکان چۆنە و چۆن مامەڵەیان کردووە لەگەڵ ئەم دیاردەیەدا. سێهەم حکمی هاوڕەگەزبازی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و بە تایبەت لە لای چوار مەزهەبەکە چۆنە. چوارەم چارەسەر چییە و چۆن مامۆستایانی ئاینی ڕۆڵیان دەبێت لە هۆشیارکردنەوەی باوەڕداران و ڕێگەگرتن لەم کارە. بۆیە مامۆستا ئەحمەد ئینشاءالله دەست پێ بکەم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا زۆر سپاسی ڕێکخراوی ئاستانە دەکەم بۆ ڕێخستنی ئەم پانێڵە هەستیارە بە سوودە لەم کاتە زەڕورەدا. لە ڕاستیە خۆشەویستانم بابەتی هۆمۆسێکسوالیتی و بابەتی دوودەگی و میثلی بابەتێکی تازە نیە و لە مێژەوە هەیە. بەڵام ئەوەی تازەیە و جێی سەرنجە ئەوەیە کە ئەم بابەتە ئێستا کراوە بە بزوتنەوەیەکی جەماعی منەظەم کە لە هەموو لایەکەوە بە ڕێخستنێکی تایبەت دەعم دەکرێت. بەدەڕەتیبەتی دوای ئەوەی کە لە ساڵانی 1950 جەمعی ماتاشین 1950 بۆ 51 جەمعی ماتاشین دروست کرا لە ئەمریکا، دوا بە دوای ئەوە لە ساڵانی 1963 بۆ 67 بە شێوازێکی تری منەظەم هاتنە ناو بازارەکان و گۆڕەپانەکانی ئەمریکاوە. دوا بە دوای ئەوە توانیان لە ساڵی 1973 بابەتی دوودەگی و هۆمۆسێکسوالیتی لە نەخۆشیە نەفسیەکان دەربێنن لە ناو مەجموعە طبیەکانە بە تۆبزی و بە زۆرەملی. تا ئەوەی وای لێ هاتووە کە ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆدا لە عالەمی ئیمپریالی لە هەموو لایەکەوە دەعم دەکرێت.
پاڵپشتی دەکرێت بە پاڵپشتێکی زۆر سەخت و بە پشتێکی زۆر هەستیارانە. ئەوە تا ئێستا وای لێ هاتووە نەک دان نانرێ بە مافیانە، بەڵکو دان دەنرێ بە مافی مارە بڕینە، نێر لە نێر مارە بکرێت، ئەسەفەر مێ لە مێ مارە بکرێت، لە بیتاقی شخصی و لە کەنیسە و لە کڵێساکانە بنووسرێت، یا بۆ وترێت ئەم نێرە مێردی ئەم نێرەیە و ئەم مێیەش پیاوی ئەم مێینەیە، کە ئێستا زیاتر لە 30 وڵات دانی بەم بابەتەدا ناوە. تاوەی لە ئاخیری نەوەتەکان توانیان کە سادامی لاوسکە قانونی تەجریمی مثلی لە عالەمی ئەمریکاوە بگۆڕن و لە ساڵانی 2015دا زیاتر لە 30 وڵات بتوانرێت دان بنێت بە مافی دوودەگی و شذوذی جنسی. و لە ساڵی 2015دا کاتێک کە لە ئەمریکا بابەتی دوودەگیدانی پێدانرا، وترا ئەمڕۆ گەورەترین سەرۆکی ویلایەتی متحیدەی ئەو زەمانەوتی ئەمڕۆ گەورەترین ئینتیسار و سەرکەوتنە بۆ عالەمی ئەمریکا کە توانیوێتی مافی دوودەگی بچەسپێنێت. بۆیە خۆشەویستانم ئەوەی جێی سەرنجە ئێستا لە هەموو لایەکەوە کەسانی دوودەگو کەسانی هۆمۆسێکسوالیت دعم دەکرێت، لە ڕووی ئەعلامیەوە دعم دەکرێت. لە تازەترین تەقریری عامی فەیسبووکە دەڵێ لە تەنها ئەمریکایە تەنها لە ناو جنسی نێر زیاتر لە 15 ملیۆن کەسی دوودەک هەیە. ڕۆژنامی دەیلی میلی بەریتانی کە یەکێکە لە گەورەترین ڕۆژنامی بەریتانی دەڵێ زیاتر لە 4 ملیۆن کەسی مثلی هەیە. بۆیە پێویستە لەسەر تەواوی دەورە ئینگلیزیەکان ساڵانە چەند هەفتەیەک دابین بکەن بۆ دامکردنی ئەم بابەت، بۆ پاڵپشتیکردنی ئەم بابەت. ڕۆژنامەی ئارتی ڕووسی قسەیەکی هەستیارتر دەکات لەسەر بابەتی دوودەگی و شذوذی جنسی. دەڵێ ئەم بابەتە مەشروعێکی ئەوروپیە کە دەیانەوێت بە تۆبزی و بە زۆر بە تەواوی وڵاتانی ئەوروپا و شەرقیدا بیچەسپێنن و جێگیری کەن. بۆیە تەواوی منەظەمەکان ئەمڕۆ لە عالەمی ئیمپریالیە هەوڵ لەسەر پاڵپشتیکردنی ئەم بابەتە دەکەن، تا ئەوەی وای لێبێت کە لە ساڵی 2018دا کە 90 پەرلەمانتاری میسری دەنگیاندا لەسەر ئەوەی کە بابەتی دوودەگی و سێکسوالیتی بکرێ بە بابەتێکی تاوان، بە بابەتێکی قانونی نەبێ. ڕاستەوخۆ منەظەمەی عەفی دووەلی هاتە سەر خەتوتی لە ڕاستیاوە لادانێکی زۆر گەورەیە و کارێکی زۆر هەستیارە و لە ڕاستیا پێشێلکردنێکی گەورەی یاسایە. بە شێوازێکی زۆر سەخت ئێستا دیفاع لە بابەتی دوودەگی و شذوذی جنسی دەکرێت. بۆیە لە ڕاستیە ئەم پانێڵە لەم کاتەدا زۆر زەڕورە، چونکە ئەو بزوتنەوە منەظەمە جەماعیە بەم شێوازە ڕێخستنە لە مێژوودا نەبوو. ئەوەی لە ڕۆژگاری ئەمڕۆدا دەکرێت لە مێژوودا نەبووە، بەو شێوازە دەعمکردن. ئەوەی جێ ئەسەفە خۆشەویستانم ئەم کەسانە تەنها لە جیهەتی سیاسی و لە ئیقتصادی و حتا لە جیهەتی مادی و ئەمانەوە دعم ناکرێن. ئەمانە بگرە بەدەر لە بابەتی ئەوەی لە لۆجستی و بگرە عسکەریش دعم دەکرێن، لەلایەن کەسانی کڵێسا و قەشە و پاپاکانەوە دعم دەکرێن. بەڵکو ئەگەر بوترێ کەنیسە و کڵێسا و پاپا و حاخامەکان گەورەترین پاڵپشتن بۆ سەرخستنی بابەتی دوودەگی، ئەوە لە ڕاستیە بە هەڵەدا نەچوو. زایۆنیەکان بە معنای ئامەکەی کە بریتی هەم لە یەهود هەم لە نەسارا ئەمڕۆ گەورەترین پاڵپشت و سەرخستنی ئەم بابەتن. بەڵگە لەسەرەوە ئەم بابەتە بابەتی هۆمۆسێکسوالیت لە ئیعلامەوە دعم دەکرێت، لە سەتانەوەتی ئیعلام بەدەست زایۆنیەکانەوە. لە ئیقتصادا دعم دەکرێت، گەورەترین ڕەسمالی ئیمپریالیەکان یەهودن، پێویست بە بەڵگە ناکە. لە ڕووی سیاسیەوە دعم دەکرێن، تەواوی ئەو بڕیارە سیاسیانەی کە لە قەرنی ڕابردوودا باس کراوە هەر هەمووی لە کەنیسە و لە کڵێسەوە دەرچووە. ئەو بڕیارانەی کە لە جەمعیەکانی ساڵی 1855 لە هیندستان، ساڵی 1882 لە یابان، ساڵی 1906 لە میسر، ساڵی 1911 لە هیندستان، ساڵی 1926 و 24 و 35 لە قودس، هەر هەمووی بڕیاری کەنیسە و کڵێسا و حاخامەکان بوون کەچی قەرارەکانیان قەراری سیاسی و تەطبیقش کرا لە هەم عالەمی ئەوروپایە هەم لە عالەمی شەرق. بۆیە ڕەنگە پێویست بە بەڵگە نەکا کە من لێرەدا بیسەلمێنم کە پاپا و حاخامەکان دامێکی زۆر سەخت سەرسەختی ئەم بابەتە دەکەن لە ئێستادا. هەمووتان دەیبینن و هەمووتان بیستوشتانە لە ئیعلامەوە. بەڵام ئەوەی پێویستە قسەی لەسەر بکرێت و بەڵگەی بۆ بهێنرێتەوە، یان بە پرسیار بکرێت ئایا یەهود و نەسارا یان زایۆنیەکان بە معنە عامەکەی چ مەسلحەتێکیان هەیە لە پاڵپشتیکردنی ئەم بابەتە.
تاوای لێبێ بچن لە تەواوی کەنیسە و کڵێسا و شوێنە پیرۆزەکانی ئەوانە بابەتی دوودەگی مارە بکرێت. ئەسڵ ئەسفەن کار گەشتۆتە ئەوەی کە لە ساڵی 2013دا کەسێکی لە مزگەوتی سەلاحنور لە ویلایەتی کالیفۆرنیا بێن مامۆستایەک بێنن بە ناوی کە مامۆستای ئاینیە بێت بڵێت من لە ڕاستیە بابەتی دوودەگی بە حرام نازانم لە ناو ئیسلامدا، بەڵکو تا ئێستا لەگەڵ 4 کەس کاری میسلیم کردووە. خەریکن چۆن وەکو لە ناو دیانەتی مەسیحیەت و یەهودیەتە دەیانەوێت ئەم بابەتەیان چەسپاندوو و کردویانە بە بڕیار لە ناو ئیسلامی ژاوای لێ بکە. ئەوەی کە پێویستی بە بەڵگەیە باسیکەین ئایا یەهود و نەسارا چ مەسلحەتێکیان هەیە لە بەرەو پێشچوون و پاڵپشتیکردنی ئەم بابەت. خۆشەویستانم دوو مەسلحەتیان هەیە زایۆنیەکان بە معنە عامەکەی کە هەم یەهودی سیاسی هەم نەسارا سیاسیەکان دەگرێتەوە. دوو مەسلحەتێکیان هەیە. مەسلحەتی یەکەمیان بریتێ لە مەسلحەتی دنیەوی، مەسلحەتی دووهەمیان مەسلحەتی دینیە. بەپێی ئەم دوو بەرژەوەندیە بابەتی هۆمۆسێکسوالیتی چی لێ دەکەن؟ پەڕی پێ دەدەن و دەعمی دەکەن. بابەتی دینی کە قازانجی زایۆنیەکانی تێدایە ئەوەیە لە ناو کتوبی هەم یەهود هەم لە ناو کتوبی نەسارایە باز لەوە کراوە کە لە ئاخر زەمانە ئیسادا دەبێت. جارێ لای یەهود باز لەوە کراوە کە پێغەمبەرێک دێت یەهود نەقەناعەتی بە محەممەدە نەقەناعەتی بە عیسای عەلەیهی السەلام، دیارە و پێغەمبەری کە لە دوای موساوە دێت دەڵێت تا ئێستا نەهاتووە. دەڵێ کاتێک کە دێت یەهود خۆشگوزەرانترین کەس و باڵابەرزترین کەس و دەوڵەمەندترین و سەرمایەدارترین کەس و باشترین کەس دەبن و دەبنە شەعب الله المختار. و لە واقعەیەکیشدا ئەمە پەیدا دەبێت کە ئەو زەمانە پڕە لە شذوذی جنسی و انحلال و مثلی و فەساد و بەدڕەوشتی. بۆیە بۆ دەستکەوتنی ئەم دەستکەوتانە وەکو لە سفری زەکەریایە لە ئیسحاحی 13دا هاتووە هەوڵ دەدەن ئەم بابەتە پەرە بدەن، چونکە دەزانن کاتێ فەساد بێ پێغەمبەرەکە دادەبەزێ، کاتێ پێغەمبەرەکە دابەزی یەهود دەبێ بە شعب الله المختار. لە سفری زەکەریایە لە ئیسحاحی 13دا باسی ئەم بابەتە کراوە بەم شێوازە. لە لای نەساراژا بە هەمان شێواز زیاتر لە 300 شوێن خۆشەویستانم باسیەوە کراوە کە لە ئاخر زەمانە عیسا دادەبەزێ. دیارە فەلسەفەی دابەزاندنی عیسا ئەوان قەناعەتیان وایە کە عیسا وەفاتی کردووە، مردووە لە پێناوی خەڵکا، بەڵام پێیان وایە دواوەی کە مردووە دوای 4 ڕۆژ لە قەبرەکەی چۆتە ئاسمان دوایی بۆ تەواوکردنی پەیامی ئاشتی جارێکی تر دادەبەزێ. وەکو لە ئینجیلی مەتای لە ئیسحاحی 19 هاتووە دەڵێ کە دادەبەزێ، یان لە ئیسحاحی 24 دەڵێ کە دادەبەزێ زەوی پڕە لە فەساد و بەدڕەوشتی و انحلالی جنسی و شذوذی جنسی. ئەو کاتە ئیتر کە عیسا هات پەیامی ئاشتی بەرجەستە دەکرد. بۆیە بۆ ئەو دەستکەوتنەی کە خۆیان قەرارە دەستیان کەوێت هەم زایۆنیەکان هەم یەهود هەم نەسارا هەوڵ لەسەر بڵاوبوونەوەی ئەم بابەتانە دەدەن. ئەمە فلیمێک نییە بۆیان دروستکرابێ خۆشەویستانە، ئەمە خۆیان کردویانە بە بڕیار بە دەرلەوەی لە ناو کتێبەکەیانیان هەیە. یەهودی بزوتنەوەی ئیسلاحی یەهودی لە ساڵی 1995 بڕیاریان دەرکرد کە ئەگەر بەشێک لە حاخامەکانیش مثلی نەبن، نێربازی نەکەن، نێرباز نەبن، نەکرێن بە حاخام. لە ساڵی 1995 بزوتنەوەی ئیسلاحی یەهودی بڕیاری دەرکرد کە نەک دەبێ فەرز کرێ بەسەر شعبی ئەوروپا و شعبی شەرقا، بەڵکو دەبێت زۆرێک لە حاخامەکان مثلی بن، وإلا بۆیان نییە بێنە ناو هیچ شوێنێکی مقدسات. ئەوە لە ڕووی دینیەوە. لە ڕووی دنیاییەوە خۆشەویستانم ئایا چ قازانجێکیان هەیە زایۆنیەکان؟ یەک بەڵگە دێنمەوە لەسەری ئەویش دەسمەلای گەورەترین مەصدەری سیاسی زایۆنیەکان کە بریتیە لە پرۆتۆکۆلاتی حوکەمای صهیون. پرۆتۆکۆلاتی حوکەمای صهیون خۆشەویستانم یەکێکە لە گەورەترین مەصدەری سیاسی ئەمڕۆی عالەمی زایۆنی. ئەم پرۆتۆکۆلاتەکە لە ساڵی 1997 لە سویسرایە نووسرا بە ئامادەبوونی 50 جەمعیە کە 300 حاخامی تێدا بوو، کە دواتر لە ساڵی 1901 سەحەفیەکی ئافرەتی سویسری بڵاوی کردەوە کە ئەو زەمانە کە بڵاوی کردەوە ڵەجەیەکی ئەلامی زۆری نایەوە، چکە کۆمەڵێک تەنەبوعاتی تێدا بوو، هەموو تەنەبوعاتەکانیان هاتەجێ. تەنەبوعی دا بۆی کە وڵاتی خلافەی عوسمانی دەڕوخێ ڕووخا، تەنەبوعی دا بۆی کە ئینهیاری اقتصادی عالەمی ڕوودەدا ڕوویدا، تەنەبوعی دا بۆی کە مولکی ڕووسی و قەیسەری ڕووسی نامێنێ نەما، تەنەبوعی دا بۆی کە شوێعی حکم دەکا کردی، تەنەبوعی دا بۆی کە حربی عالەمی دروست دەبێت دروست بوو. کۆمەڵێک تەنەبوعاتی سێری دانا هەر هەمووی هاتە جێ، چکە ئیشی لەسەر دەکەن و بڕیاری لەسەر دەدەن. لەوێدا باس کراوە
ئەم مەشروع سیاسی کە ئێستا ئەلمانیەکانیان پێ غەڵەتاندون کە قەناعەتیان پێ کردوون ئەمە مەشروعێکی ئەلمانیە کە نازانن قەرارە سیاسیانە هەر هەمووی بابەتی دینی لە پشتەوەیە. قەناعەتیان پێ کردوون کە بەم دیموقراتیە بڕۆن بڕێوە، بەڵام ئەوان خۆیان چاک دەزانن ئەم مەشروعیە زایۆنیە صهیۆنیە دینیەی عالەمی ئەوروپا هیچ شتێک نایوەسێنێ ئیلا مەشروعێکی دینی نەبێ لە بەرامبەری. بۆیە ئەگەر بتەوێ لە پرۆتۆکۆلاتی حکومەتی صهیۆنا دەڵێ ئەگەر بتەوێ ئەم مەشروعیە سیاسیە کە لە پشتەوە قەرارێکی دینی هەیە سەر بگرێ دەبێنێری لە بەرامبەریە هیچ مەشروعێکی دینی بوەسێ. چۆن ناڕی هیچ مەشروعێکی دینی بوەسێ؟ ئەوەیە کام بابەتەی زۆر هەستیارە، کام بابەتەی زۆر خەتەرە، کام بابەتەی زۆر شازە لە مێشکی هاودینەکانە بسرێتەوە لە مێشکیان و فەرز بکرێ بەسەریان و بکرێ بە شتێکی ئاسایی. بۆیە ئەمڕۆ عالەمی زایۆنی ئیش لەسەر ئەمە لە کاتێکە قەناعەت کراوە بە لیبراڵی و ئەلمانیەکان کە ئەسەفەن زۆر جار دەبیستی لەم لەولا باسی ئەوە دەکرێت کە ڕێز لە ئاینەکان ناگیرێت کە لە ڕاستیە پێشێلترین کەس بۆ تەواوی هەموو ئاینەکان بریتین لەو کەسانەی کە بابەتی دوودەگی و شەذوذی جنسی بڵاو دەکەن. ئەوانەی کە ئەو یاسانە فەرز دەکەن خۆیان لە پێش هەموو کەسێکەوە پێشێلترین کەس پێشێلکارترین کەس. من ئێستا دەچمە لای 5 گەورەترین دین، 5 مؤثیرترین دین لە عالەمە کە چۆن باسی شذوذی جنسی و هۆمۆسێکسوالیتیان کردو. ئایا تا چەنێ ڕەوایە لایە؟ ئایا ئێستا بەم شێوازە پاڵپشتی دەکرێت کە باسمان کرد بەم شێوازە زەقە هەموو لایەک دامی دەکا؟ ئایا ئەمە پێشێلکاری هەموو فەلسەفە وەزعی و دینەکان نییە؟ ئایا ئەمە خزمەتکردنی مەشروعێکی سیاسی اقتصادی دینی عالەمی ئیمپریالی نییە؟ بێگومان بڵێ. کەواتە تۆ بەدەر لەوە مەشروعی خۆت فەرز دەکەی بەسەر تەواوی وڵاتانە مەشروعێکی تری لە پشتەوە هێناوە کە مەشروعێکی دینی سیاسی اقتصادی ئیمپریالی. ئەینە ئەم بابەتە لەگەڵ هیچ دینێکە یەک ناگرێت. بەنمونە من هەر لە دینی خۆیانەوە بێم باسی کەم لەناو دیانەتی مەسیحیە کە گەورەترین دیانەت ئێستا لە عالەمە گەورەترین دیانەت دیانەتی مەسیحی. لەناو مەسیحیەکانە چۆن باسی مثلی کراوە، وتراوە بابەتی مثلی بابەتێکی ناشەرعیە نادروستە و بابەتێکی قێزەون و دزێوە و وتراوە هەچ کەسێک بیکات ڕاستەوە خۆ دەبێت ئەعدام بکرێ و بکوژرێت. لە ئینجیلی مەتایە لە ئیسحاحی 19 لە ژمارە 4 بۆ 6 دەڵێ هەچ کەسێک کاری مثلی بکات ڕاستەوە خۆ دەبێت بکوژرێت. لە نامەی یەکەمی شاوڵ بۆلس یا بۆلس ڕەسوول کە بۆ ئاهلی کۆرنتۆسی ناردووە دەڵێ هەچ کەسێک شذوذی جنسی کرد دەبێ لە دیانەتی مەسیحی ڕاستە خۆ دەرکرێت، دەبێ لعنەتی لێکرێت و نەفرەتی لێ بکرێت و دەبێ میراتی نەدرێت و دوای ئەوەش دەبێ پێی بوترێت چاوت بە بەهەشت ناکەوێت. ئەوە لە ناو دیانەتی مەسیحی. هاوکات خۆشەویستان لە تەواوی مەسادیرەکانی دیانەتی مەسیحیە تا ئەوەی کەسە مەسیحیەکانی عالەمی ئەوروپا یان خەڵکەکانی خۆمان کە لە مجتەمعی ئێمە ئاکرێ مەسیحیش هەبێت گوێبیست بن لە ناو دیانەتی مەسیحیە لە ناو تەواوی مەسادیرەکانی. ئەو سێ مەصدەرە: عهدی قدیم کە کتوبەکانی یەهودە، عهدی جدید کە مەبەستی پێی ئینجیلەکانە، ئینجیلی مەتا و لوقا و مەرقوس و یوحەنا، لەگەڵ ئەو مەجامع مەسکونیانەی کە تشریعی دیانەتی مەسیحی تێدا کردووە کە ئەو حەو مەجمع مەسکونیە بریتێ لە مەجموعی نیقیە و قسطنطینیە کە لە قەرنی 4 کرا، مجمعی خەڵقەدونیە و خلقیدۆنیە و ئەفەسوس کە لە قەرنی 5 کرا، مجمعی 7 کە لە قەرنی 8 کرا، مجمعی 8 کە لە قەرنی 9 و مجمعی 12 کە لە قەرنی 13 کرا. ئەم سێ مەصدەرە سێ گەورەترین مەصدەری دیانەتی مەسیحیە. لە هەر سێکیە یان بە تەحدید باسی بابەتی هۆمۆسێکسوالیتی و مثلی کراوە وتراوە کارێکی تاوان و قێزەون و دزێوە هەچ کەس کردی ڕاستەوە خۆ دەبێت بکوژرێت، یان ئەگەر باز نەکرابێ تەواوی بڕیارەکان و تەواوی نەسە مقدسەکانی پێش خۆی شەسپاندوو. ئەوە لە لای دیانەتی مەسیحی. دەسمە لای دیانەتی یەهود. لە لای یەهودیەکان دیسان بە هەمان شێواز بابەتی دوودەگی و شذوذی جنسی و مثلی بابەتێکی ناشەرعی و نادروستە و کارێکی ناڕەوا و قیزەونە و دەڵێن هەچ کەسێ بیکە دەبێت بە کەسێکی گڵاو و ڕاستە و خۆش دەبێت ئیعدام کرێت. وەکو لە سفری لاوین لە ئیسحاحی 20 لە ژمارە 13 باسی ئەوە کراوە کە هەچ کەسێک کاری
نێربازی یان مێبازی و سێکسواالەتی بکرێت بکات ڕاستەوخۆ دەبێ ئەعدام بکرێت و بە کەسێکی گڵاو لە قەڵەم دەدرێت. و لە چەندین سفری دیانەتی یەهود کە ئەسفارەکانی تەواوی تەورات بە سفری لاوین و خروج و عەدەد و تەثنیە لەگەڵ ئەسفارانەی کە ملحەقن پێوەی بە ئەسفاری تاریخ و ئەنبیا و هەروەها ئەسفاری ئەشعارەکان لەگەڵ تەلمودا کە تەلمود لای یەهودی فەریسیەکان گەورەترە لە تەورات ئەوەندە بایەخی پێدەدەن. لە لای تەواوی مەسادیرەکانی یەهود خۆشەویستانم بابەتی هۆمۆسێکسواالێتی بەکارێکی ناشەرعی ناسێنراوە و حتا لە زۆر شوێن لە ئەسفارەکانیان باسی دوو شار کراوە بە ناوی سەدوم و عەموڕە کە ئەو دوو شارە ئەو شوێنەیە کە خوای پەروەردگار لە قورئانە بە قەومی لوط ناساندوێتی. ئەوە لە لای دیانەتی یەهودیش کە یەکێکە لە مؤثرترین دین ئەگەر گەورەترین دین نەبێ مؤثرترین دینە لە عالەمی ئیمپریالۆک و شەرقی لە ڕۆژگاری ئەمڕۆدا. ئەگەر بچینە لای دیانەتی هیندۆنیزمی کە هیندۆنیزمەکان 15 قەرن پێش میلاد هەن و یەکێکە لە گەورەترین دیانەت کە سێم گەورەترین دیانەتە و دووهەم گەورەترین دیانەتە لە ڕووی پاڵپشتیکردنی خەڵکەکەی بۆیەوە ئەم دیانەتە کە نزیکەی ملیاری خەڵک ئێستا پاڵپشتێتی ئەمانش بە هەمان شێواز بابەتی دوودەگیلایەن کارێکی ناشرعی و نادروست و ناشرعیە. لە کتێبی مانۆ سەمرتی یا منۆ سەمریتی کە شەرحی کتێبی ڤیدایە کە کتێبی ڤیدا گەورەترین مەصدەری ناو دیانەتی هیندۆنیزمیە دەڵێ ئەو کەسەی کە نێربازی دەکا یان مێبازی دەکا دەڵێ ئەگەر هاتوو ئافرەت لەگەڵ ئافرەتە جوود بوو ئەوە ئافرەتە گەورەکە دێت دەبێ قژی ببڕێت سفر بکرێت و هەروەها ڕاستە خۆ هەردوو پەنجەی بقرتێنرێت و دەبێت سواری گوێدرێژێک بکرێت و بە تەواوی وڵاتانە و بە تەواوی شار و شارۆچکەکانە بسوڕێنرێتەوە. و ئەو کەسش کە دوودەگی لەگەڵا کردووە ئەگەر لە خۆی بچووکتر بوو ئەوە ئەو کاتە دەبێت غرامەیەکی باشی مادی بکرێت و دوا بە دوای ئەوە دەبێت جەڵدێکی زۆری لێ بدرێت. و هاوکات خۆشەویستانم دیسان لە ناو تەواوی مەسادیرەکانی دیانەتی هیندۆنیزمی بەڕامایە ناو کیتا و بە ڤیدا و بە ویدا و بە تەواوی مەسادیرەکانی لەسەر تەواوی طەبەقەکانی دیانەتی هیندۆنیزمی بە کاشتریەکان بە وێش بە براهماکان بە شودەریەکان بابەتی دوودەگی و شذوذی جنسی کارێکی ناشەرعی و نادروست بوو. هاوکات خۆشەویستانم دیسانێکی کە لەو دیانەتانەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا دیانەتێکی مؤثرە دیانەتی بوذیە کە ئەوش لە ڕیزبەندی زۆرترین و مؤثرترین و گەورەترین دیانەتە لە عالەم کە 600 ملیۆن شوێنکەوتەی هەیە و نزیکەی 25 قەرنە هەیە و زۆرێک لە عالەمی شەرقی و ئاسیاوی غەربی باسی ئەم دیانەتەی تێدا بەرپا کراوە و ئەم دیانەتە لەلایەنە هەیە. باسی بابەتی سێکسواالەتی تێدا کراوە دەڵێ کاری سێکسواالەتی کارێکی ناشەرعی و نادروستە و کارێکی تاوانە. کۆنترین دەق کە دەستم کەوتبێ دەگەڕێتەوە قەرنی 4 میلادی کە تێدا ئاماژە بەوە دەکات سەرەتا ئەسڵەن هەرکاری جنس بە تەواوی حرامە لای دیانەتی بوذی بۆ لەبەرەوەی دیانەتی بوذی دەوێت خەڵک بخاتە مەرحەلەی نێرڤانە بگەێنێتە مەرحەلەی سەعادەتی مطلق وای لێ بکات کە ئەم کەسە کەسێکی بوذی بێ واتە کەسێکی ڕاهیبێکی بوذی بێ کە کەسێکی تەواو معلمێکی تەواو دڵخۆش و ڕووگەش بێ. ئەمە بەچی وای لێ دێ بەچی ئەگاتە مەرحەلەی نێرڤانە بەوەی کە هەرچی خۆشی جەستەیی هەیە بیکوژە و لە ناوی بەرێ. یەکێک لەو خۆشە جەستانە کە پێویستە لای لێ نەکاتەوە بابەتی جنسە بۆیە دەڵێ ئەگەر دەتەوێت بە کەسێکی بوذی یان بچیتە مەرحەلەی نێرڤانە ئەوە دەبێ واز لە جنس بێنی. بەڵام دواتر دەڵێ قورسە بۆ کەسێک پێشەوەی بگاتە مەرحەلەی ڕاهیبیەت هیچ جنس نەکات دەڵێ شەرعیە لەگەڵ یەک جنسا کاری جنس و جودبوون بکەیت ئەویش تەنها ئافرەتی خۆت و خێزانی خۆت. غەیری ئەوە دەڵێ بە هەموو شێوازێک ناشەرعی و نادروستە هەچ کەسێک لەگەڵ مێبێ لەگەڵ مێدا جوود بێ نێر بێ لەگەڵ نێردا جوود بێ نێر بێ لەگەڵ غەیری نێینەی خۆیدا جوود بێ یان لەگەڵ محاریمی خۆیدا جوود بێ دەڵێ کارێکی ناشەرعی و نادروست و تاوانە کە لە یاساکانی سیدهارتا گوتاما باسی ئەم بابەتە کراوە دەڵێ بە هەموو شێوازێک نادروستە و دەڵێ لە یاساکانی سیدهارتا گوتاما لەگەڵ وتارەکانی سیدهارتا گوتاما دەڵێ ئەگەر کەسێک شذوذی جنسی بکات مثلی بکات یان جنس لەگەڵ غەیری خێزانی خۆی بکات ئەم تاوانە هۆکارەکەی بۆ سێشت دەگەڕێتەوە. یەکەمیان بەڵگەیە لەسەرەوەی کەم کەسە کەسێکی کاڵفام و کەم عەقڵ و کەم هۆش و کەم ژیرە. دووهەمیان دەڵێ ئەم کەسە کەسێکە لە ڕاستیە کە دوای حەز و ئارەزوو و شەهواتی نەفسی خۆی کەوتووە. سێهەمیان دەڵێ بەڵگەیە لەسەرەوەی نیەتی پیسە بۆیە بە دوای ئەم کارەدا چوو وەی لاگەر نیەتی پاک بێت کاری مثلی ناکات.
ئەوە لەلایەن دیانەتی بوذیەکانەوە. لە لای دیانەتی زەردەشتی کە دیانەتێکی عالەمی و گەورە نییە، بەڵام بەو پێی لە کوردستانی خۆمانە هەیە، دیانەتی زەردەشتیش بە هەمان شێواز باسی بابەتی هۆمۆسێکسوالیتی کردووە، دەڵێ کارێکی ناشەرعی و نادروستە لە کتاب